سید علی فندکی زانا ئۆلپەرست و هەلبەستوانێکی کوردیە کلاسیکیە بناو بوو. سید علی دی ساڵا 1992 لە گوندێ فندکێ یەک گرێدای سێرتێ لە باکوورێ کوردستانێش دایک بوو. ئەو زارۆکتیا خۆ لە گوندێ خۆ دەرباس دکە و خوێندنا خۆ لەبەر دەستێ عالم و زانایە ناوچەیە دکە و ئیجازایە خۆ دەستینە. سید علی فندکی گەلک بەرهەم ئافراندنە و دیوانەکە هەلبەستان لەپەی خۆ هشت گوحەتانەها 6 جاران هاتیە چاپکردن. فندکی لەسەر گەلک مژاران نویساندیە وەک مرن، گۆر، دۆستانی، وەفاداری، قەنجی و خرابی، غوربەت و غەریبی. حاجی شوکریە هەلبەست خوێنجی شعرەکە فندکی دنەهورینە. ئەی غوربەتێ ئەی غوربەتێ ئەی وەحشتەیە غربتي في غربتي أمضى كريم اش قلبو جقا نساق كريم بفردو بزاق كريم أي واجدي ورد غربتي علی فندکی گلی و گازنج هەیاما خوا و مرۆڤێن وێ دکرد. دلێوی پر دێشیە لەسەر نەمانە دۆستانیە ڕاست دناوبەرە مرۆڤاندا. وەفاداری نەمایە ئەی برادەر بجەم کێڤە بچت ئەو وێ دکت دەر گەلک کێ من وەفادار ژما باوەڕ دکت یێ دیتی بازار مەجەرباندن گەلک ئەهلێ زەمانی نەوەک خوا دەرکەتن بوونا بەرانی. حاجی شوکری هەلبەستەکە دن یا فندکی دخوینە و کەلات لێ خۆ پێ هینک دکە. بحيلة وبيني ولا شي نبي عمر بهري وعمر نهابي شرأت بيني ركناكي هەرتم ئۆل ئاخرەت و مرن لە بیرا فندکی بوون و ئەو دڵخوازێ هەڤالینی و دۆستانیە ڕاستەقین بوو و هەلبەستەکێدا بە غەمگینی و کەزەبەکە شەوڵی بەحسا دۆستانیە سار و نەجدل دکە. علی پالدا وەرا ڕایێ بشۆ خۆش ئەهلێ دونیایێ گەلۆ ما قەت تەبیر نایێ نەدیتتە ژوانژ غەیر ساری. ئەگەر زاهردا ئەو دۆستن دباتندا تەنێ پۆستن هەمی یەک کێش و یەک بۆستن ژوان دوور بە بە هشیاری. پشتی نەخۆشیەکە گران سید علی فندکی دیەکێ نیسانە 1967 وەفات کرد و گۆراوی نەها لە جزیرەیە و لەسەر گۆراوی ئەڤ مالکێن هەلبەستاوی هاتنە نویساندن. د دنیای حەچی ڕابێ فەقیر و شێخ و ئاغابێ ژبەر مرنێ خەلاس نابێ د شەرق و هەم د غەربێدا. بەسام مستەفا